ئێرا ڕێگەی سەرەکی قەزای سەی سادق پێنجۆرە کە درێژی ڕێگاکە 1210 متر دووجایە و بەهۆی خراپی ڕێگاکەوە بەرەوبەرەتی شارەوانی سەی سادق بڕی 5000 متر دووجای قیر کرد و کێشەکانی چارەسەر کرد. ماوەی 6 مانگە ئەم ڕێگایە بەهۆی بوونی مەترسی بۆ سەر شۆفێران داخراوە و نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتەوە. دوابەدوای ناڕەزایەتی هاوڵاتیان لە ماوەی 2 ڕۆژدا لەلایەن شارەوانی سەید سادقەوە کێشەکانی چارەسەر کرا. بڕی 5000 متر کۆنکرێت کراوە بە درێژی 1210 متر بە پانی 4 متر کە بڕەکە هەموویە کاتە 5000 متر دووجا. حەسەنی شەکە لەو شۆفێرانی کە زۆترین کات بەم ڕێگایەدا تێپەڕ دەبێت و دەڵێت بەهۆی خراپی ڕێگاکەوە لە ماوەکانی ڕابردوودا چەندین ڕووداوی هاتوچۆ لەم ڕێگایە ڕوویداوە. زۆر یانە کێشە و گرفتی یانە دروست کردەوە بۆ ئەو خەڵکە و ڕۆژنی حادثێ و چەند نەخۆمێتیایە و بە ڕۆژانە و ئەمجارە ناڕەحەتەوە. ئیسا کە چارەسەر کراوە بۆ ئێمە زۆر چاکە بۆ خەڵکەکە ئاسایە و پرۆژەی چاکردنی ڕێگاکە کە سەید سادق و پێنجۆن بەیەکەوە دەبەستێتەوە لە 5/7/2022 دەستی پێ کردبوو، بەڵام دوای 2 مانگ ڕاوەستانی پرۆژەکە لە ئێستادا کارەکانی چاکردنی ڕێگاکە کۆتایی پێهاتوو بەڕێوەی شۆفێراندا کرایەوە. دوێنێ قیرکراوە کە ئەمڕۆژ کە ڕۆژی سێشەمەی و بەرواری 4/3/2023 کۆتایی بە قیری سایدێکیان ئەهێنێت ئینشاءڵڵا. بە پرۆژەکانی قەزای سەی سادق لە ڕاستیدا پێشتر پرۆژەمان زۆر وەستاوە لەسەر بودجەی ئەنجومەنی وەزیران و بودجەی پەرەپێدانی هەرێمەکان ئەو 5-6 پرۆژە بە بەڵام لە ئێستادا ئەو پرۆژانێک کە بەردەوامن و بەڵام بەهۆی نەبوونی نەختینە لە بانکەکاندا وەستاون 4 پرۆژەی گرنگمان هەیە کە لە وەستاون لە ئێستادا. چاکردنی ڕێگاکە بووە هۆکارێک بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لەو ڕێگایەدا و کەمکردنەوەی مەترسیەکان بۆ سەرجانی هاوڵاتیان و شۆفێران. بڕوابادین کورسات نیوز، سەید سادق.